خاڵێکی تری مهم کە هەر لەم لایەنەوەیە دەردی ترسنۆچیە. ئەویان چۆن دەردی هەڵەشەییە کابرا زۆرە ڕۆ زۆر خۆی کتێ و پشتی ئەگرین و هێنینەوە دواوە، بەڵام ئەمی تریان بەعکسەوە پاڵی پێوەنێن و تەشجیعەکەین و ئاەت و حەدیسەکانی بۆ خوێنینەوە ناڕواتە پێش. ئەمان دەردی ترسنۆچیە بە پێچەوانەی هەڵەشەییەوە و بە پێچەوانەی ئازایەتیە و ئەنجا ئەمان دەردی ترسنۆچیە کە زۆر کاریگەری خراپی هەیە. ئەویان کەمتر و تایبەتە بە ڕێژەیەکی کەم لە خەڵکیە هەیە هەڵەشەییەکە، بەڵام ئەمیان زۆر زۆر بڵاوە بۆ تەصیفەتی گشتی زۆرینەی ئەم ئومەتە ترسنۆچیەکە، چونکە تووشی ئەو وەهنە بوون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام ئاڕاستەی پێدا و شێخی ئەلبانی بە صەحیحی داناوە کە فەرمێ حب الدنیا وکراهیەت المەوت لە ڕیوایەتە جیاوازەکانی ئەبوو داود. یعنی خۆشویستنی دنیا و بغزاندنی مردن وای لەم خەڵکە کردو ئەوەندە ترسنۆک دەرچوو. ئەمەیە سەرچاوی ترسنۆکی و نەوێری. ترسنۆکی کە لەناو ئومەتەکە هاتەشەنە ئەکات و ئەبێتە سیفەتی زۆرینە بە تەکید زەلیلی و ژێردەسی لەگەڵ خۆی هێنێ کە گەلان و ئومەتانی تر دابارنە سەرمان و دەممان تێ ئەژەنن، هەروەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشبیهی کردو کە کۆمەڵە بخۆرێک لەسەر لەگەنێک خۆراکە خۆن هەریەکەیان هەڵپاکە زۆر و زووی خواردنی بەرکرد. چارەسەری ئەم پێداچوونەوە ئەوە ئەخوازێ کە سەیری خۆمان بکەینەوە یەکەمین هەنگاو دەستبەرداربوونی زێدەڕۆیی و کەمالیات لەگەڵ بارسووکی قیامەت و حەزی دیدار و پاداشتی خوای گەورە کە هەردووچیان بە چەسپاندنی عەقیدەکە بەخوا ناسیەکی باش، بەخوا پەرستیەکی باش، بە دڵنیابوون و یەقین لە وعدەکانی خوای پەروەردگار کە ڕوانگەی خواویستی و پێناسەی ژیان و گردون و مرۆڤ، پێناسەی کردگار و عەبد و دنیا و قیامەت، قەناعەتکردن بەوەی کە ئەجەل دیاری کراوە و نەزیاد دەکات و نەکەم، کە جیهادی بی یان ترسنۆک بی لە ژێر سێبەری تاغوتانە بژی تەمەن هەروەکو خۆیەتی هەروەکو خۆی ئەڕوا هەر ئەوەیە کە بۆ دیاری کراوە، ڕۆزید لە ژیانە تا مابێ مسۆگەری تۆ تا خۆت مابی ڕۆزێکەشت ماوە ئەژی کە ڕۆزید نەما ئەبێ ژیان بەجێهێڵی شەهیدبوونت هەڵبژار دەبێ بەرەو پیری چوبی یان کەڕ و لاڵانە دانیشتبیت و نەخۆشیەکەت توش بوو بێ یا یەکێک بەردێکی کێشابێ بەسەرتا و مردبی. هەرچیەکیش کە دێتە ڕێت هەر بە تەکید هەر ئەوەیە کە نووسراوە ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها إن ذلك على الله يسير لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم والله لا يحب كل مختال فخور. ئەفەرمێ هەرچی دەرد و مصیبەتێک، هەرچی بەڵاو گرانی و نەخۆشی و بوومە لەرزە و کارەساتێکە لەسەر زەویان ڕوەدا، هەرچی بەڵاو مصیبەتێک کە بەسەر خۆتان نادێ بەسەر تاک وەکو نەخۆشی و نەبوونی و ترس و بیم یان بەسەر کۆمەڵەکەتان نادێ وەکو زەلیلی و ژێردەستەی و کۆمەڵکوژی، هەمووی پێش ڕوودانی لای ئێمە لە لەوح المەحفوظا نووسراوە، کارێکی ئاسانیشە لای خوای گەورە کە هەموو شتێک بە هەست و نەستیشەوە تۆمار بکە. ئەمە بیرخستنەوەتانە تا خەم و خەفەت لەوە نەخۆن کە لە دەستان چووە و هەڕاڵێتی و خۆشحاڵێتی و مستەکبیرانەش نەتانگرێ بۆی کە هەتان، چونکە خوای گەورە کەسانێکی خۆش ناوێت کە بە خۆیان سەرسامن و وا ئەزانن ئەوەی هەیانە لە خۆیانەوەی، هەروەها کەسانە کە شانازی بەسەر خەڵکی تراکەن گوایە ئەمان هەیانە و ئەوان نیان. هەروەها ئەفەرمێ فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون کە ئەجەلیان هات ژیانیان تەواو بێ گیانیانە کێشرێ بۆ چرکەیەکیش گیان کێشانەکەمان بۆیان نەدوا ئەکەوێت و نەپێشەکەوێت. یعنی تۆ یەقینت بەمە هەبێ کە ئەمە خوای پەروەردگار ئاوا دیاری کردو. ابن مسعود خوا لێ ڕازی بێ جێڕێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی متفق عليه فەرمووی إن أحدكم يجمع خلقه في بطن أمه 40 يوما نطفة ثم يكون علقة مثل ذلك ثم يكون مضغة مثل ذلك ثم يرسل الله إليه الملك فينفخ فيه الروح ويؤمر ب4 كلمات بكتب رزقه وعمله وأجله وشقي أو سعيد. هەر یەکێکتان بە تۆوی لەسکی دایکە 40 ڕۆژە مێنێتەوە، پاشان 40 ڕۆژی ترە بێتە عەلەقە کە وەکو زەرو بە دیواری پزدان یعنی بە دیواری ڕەحمی دایکەکەیە خۆی هەڵواسیوە، پاشان وەکو پارچە گۆشتێکی جوراوی لێە، دوای ئەو 40 ڕۆژی تریان 4 مانگ فریشتە یعنی دوای ئەو 40 ڕۆژیە فریشتە گیان ئەکا بەبەریە ڕۆحەکا بەبەری
فەرمانی چوار وشەی پێ ئەدرێ، یعنی بە فریشتەکە کە بینوسێ بۆ کۆرپەلەکە، فەرمانی پێ ئەدرێ کە ڕزقی دنیایی بۆ بنووسێ، هەروەها کەی ژیانی دەست پێەکە، کەی ئاکامی مەرگی ئەگاتێ، اینجا کار و کردەوەکانی پاشان ئایا بەدبەخت دەرەچیان بەختەوەر، چونکە بەپێ ئەو ڕێگایانەی کە ئەیگرێتە بەر. ابن مسعود خوا لێ ڕازی بێ ئەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی، وەکو لە حديث هي بسندي صحيح كابن حبان وحاكمش بصحيحان دانا أفرمي إن الروح القدس نفث في روعي أن نفسا لن تموت حتى تستكمل أجلها وتستوعب رزقها فأجملوا في الطلب. أفرمي بيغمر إخوان عليه الصلاة والسلام أفرمي جبرائيل خس يدلوهوش موك هيج كسيك نامره هتا رزق الروزي خوي وتمني بريار دراي خوي تواونك دي سال أخوة بترسن بشويكي جوان وشرعيانا بدو الروزي تانا بقرن كوابو تمنو روزي بريار دراونو براونتو لبرميك زور لبيشواني سلف حزيان ناكرد دعاي تمن دريجيان بو بكري. أما أويك لفرموديا هاتوا من أحب أن يبسط الله في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه. من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه. حديثي متفق عليه فرمي هركسك حزك رزق الرزي برفراوان بيتو شونواري نصر ريتوا باخذ مكسوكاري بسركاتو باسي لين رحمي جيب جيبك. ابن حجر أو بوچوني بلا وبسنتر الراستر بوكا ما بس لزياد بوني تمن الروزي بركتت يعني واتهبوني خيري زيادو كاريگري چاچيان نك زياتر لو برا كبويان دياري كراوة هندق رواياتي تريشي هناوتو كا راستو او اسلمين. اما جبه او دڵنیاییە او دڵنیاییمان لا دروست بکە کە جیهاد کردن نە ئەجەل پێشەخە نە دواشیەخە نەڕێ لە ڕزق و ڕۆزیەکەش ئەگرێ کە بۆ مجاهید تەرخان کراوە نەڕێ لە کەسێکی تریژەگرێ. ئەمە ڕێ لەوە ناگرێت کە هەموو ڕێگایەکی شەرعیش بگرینە بەر بۆ دەستخستنی ڕزق و ڕۆزی و خۆپاراستنمان، وەکو سەنگەر هەڵکردن، سەنگەر هەڵکەندن، وەکو خۆپاراستن، چوونە بن بەر، خوودە لەسەرکردن ئەگەر هەمان بوو و هەروەها شتیوە. بینیمان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوانە زیاتریشی کردبوو. دژایەتیەک لە نێوان باوەڕهێنان بە قەدەر و بەجێهێنانی ئەو فەرمانانە نییە کە داوای وەرگرتنی هۆکارەکانەکەن و بە حەزەریمان زیاتر دەنێ.